گرنگیدان بە کەرەستەی نایاب یاخود بابەتی کەلەپوری ئەوانە زۆر جار لەسەر ئاستی تاکە کەسی بێت یاخود بەگشتی بێت یاخود تا ئەگاتە کۆمەڵ و مۆزەخانەکان بۆ هەر وڵاتێک گرنگێکی زۆری هەیە یاخود بڵین ئەبێتە ناسنامەی ئەو وڵاتە و ئەبێتە مێژوویەک یاخود نیشاندانی مێژووی ئەو وڵاتە و دروستبوون و شارستانیەتی و بەرەو کوێش دەڕوات. لەسەرم بابەتە ئێمە میێوەنداری بەڕێست نادر بابەکرمان کردووە کە بەڕێوەبەری شوێنەوار و کللتوری هەولێرە لە ستۆدیۆ میوانمانە. کاک نادر بەخێرهاتی ڕۆژێکی باش بۆیەوە. زۆر سپاس. سەرەتا پێم بڵێ گرنگی بە یاخود پاراستنی ئەو کەرەستە کەلەپوری و کللتوریانە چییە؟ ئێستا کە لە ناو خەڵکە تا ڕادێک بووە بە باو و ئارەزوویەکی تایبەتە و لەگەڵەوەشدا لەسەر ئاستی حکوومەت و کەرتی تایبەتیش گرنگی پێدرێت. پێشکی زۆر سپاس بۆ ئەوەی کە لەسەرەوە بابەتە منتان داوەت کردەوە. خۆی شوێنەوار و کەلەپور زۆر جار باسمان کردیە وەکو ناسنامەی نەتەوەیەکە بۆ ئێمەش کە لە هەرێمی کوردستان ئەوەی کە زۆر شانەزی پێوە دەکەن هەبوونی زۆر ناوچەی شوێنەواریە کەلوپەلی زۆری شوێنەواریە کە ئێمە هەندێکمان مثل لە مۆزەخانەکانمان دیارن سەردانکەران دێن دەبینن دەزان کە ئێمە چەند دەوڵەتمەندین لە ڕووی شوێنەواریەوە بۆیە پاراستنی ئەو شوێنەوارانە و پێشاندانی بە خەڵک و سوودوەرگرتن هەم لە ڕووی گەشتیاریەوە زۆر زۆر گرنگە کە لە کارنامەی حکوومەتی هەرێمیش زۆر تاکی لەسەرەوە کرا کە شوێنەوارەکان بکرێنە ینی هەم لە ڕووی داهاتەوە هەم لە ڕووی ئەوەی کە پەرە پێ بدرێ لە ڕووی مۆزەخانە و ئەوانە زۆر ئیشی بۆ کراوە. بەڵێ بەو پێی کە زۆر ئیشی بۆ کراوە یاخود پارێزگاری لێ کراوە پێتان وایە لەسەر ستانداردی جیهانی پارێزگاری لەو کەلەپور و کللتوراکرێت؟ سەبارەت بە ستانداردەکان تەبەن ئێمە لە تموحی ئێمەدا نییە ئێستاکەوەی کە هەمانە بەڵام بەرنامە و پلان داڕێژراوە بۆ ئەوەی کە ئێمە مۆزەخانەیەکی مۆدرنمان هەبێ لە پایتەختی هەرێمی کوردستان مۆزەخانەی نیشتیمانی کە دیزاینەکەی تەواو بووە بەس ماوەەر بگیرێ و بودجێ بۆ دابنرێ و دەست بە دروستکردنی بکەین چونکە زەروێتێکی زۆر پێویستە خاستە لەو ئێستادا کە دەبینی شار چەند گەورە دەبی و بەرەو پێش دەچی و هەموو باڵەخانەیە و هەموو شتە جوانانە لە هەولێر دروست دەکرێت شوێنی مۆزەخانەیەکی مۆدرن ئێستا بەتاڵە و پێویستە بە زووترین کاتیشی بۆ بکرێت لە بەرنامەشدا و ئینشەڵا بە زووترین کات جێبەجێ دەکرێت. ئێمە هەتا پرۆژێکی تریشمانەیە ئەوەی نۆژەنکردنەوەی ئەو مۆزەخانەی کە ئێستا هەمانە خۆشبەختانە موافقی کرا بەڵام لەوانەیە چەند ڕۆژێکی پێ بێندێک شکالات لە سەر ئەوەی گەنجینەکانە بوو کە ئەوە لەسەر گەنجینە بەڕێوەبەراتی گشتیوانە بەڵام ئەوە چارەسەر دەکرێت لەو ڕۆژانە دەست بە نۆژەنکردنەوەی پێشەوەی مۆزەخانەی ئەوە کە ئێستا هەمانە ئەوەی کە نۆژەم بکرێتەوە بۆ کە گونجاو بێ بۆ خەڵک بێ سەردان بکات چونکە بیناکە کۆنە ئی ساڵی 90 ئەوە حسابکە چەند ساڵ 30 ساڵ زیاتر تێپەڕێ ئەوە پێویستە ئیش بۆ مۆزەخانەی مۆدرن بکەین لەبەرەوەی نظامی بڵێن سیستەمی مۆزەخانەکان گۆڕایە ئەوەی نییە کە لە شێوازە تەقلیدەکە بەسە تو بێ کەلوپەلدانێن پێشان بدەین گۆڕای ئێستا وان نییە ئێستا پێویستە زۆر بواری تری خزمەتگوزاری لەناو مۆزەخانە هەبی بەشەکانی وەکو بڵێن کافتەریا و ڕێستۆرانت و مارکتینگ و شوێنی فرۆشتنی لە کەلوپەلی تحفیاتوانە دەبێت لەناو مۆزەخانە هەبی کە گەشتیار کە دێتە ناو مۆزەخانە لەوێ بڵێن زۆری پێخۆش بڵێن زیاتر ببیتە زیانجێی سرنج زیاتریش بمێنتەوە ماندی نەبی لە تەماشاکردنی کەلوپەل بەڵام ئەوەی کە ئێستا هەمانە بەڕاستی ینی بەس بۆ تعلیمی بووە مۆزەخانەکان نەک بۆ بواری گەشتیاریوانە بەڵام ئیشمان بۆ کردووە ئەوە ئێستاش کرایتە بلیت ئێستا تیکەتی هەیە بۆ چوونە ژوورێ پارەی ڕەمزی وەردەگیری بۆ ئەوەی کە دەستپێکیگە چونکە لە هەرێمی کوردستان هەتا ئێستا چوونە ژوورە ناو مۆزەخانەکان بە پارە نەبووە ئێمە ئەو گرنگە یاخود پێویستە پارە وەرگیرێ بۆ چوونە ناو مۆزەخانە خۆی لە هەموو وڵاتان سەرچاوەیەکی زۆر زۆر گرنگی داهات مۆزەخانەکانە مۆزەخانە ئەگەر بێت و مۆزەخانەی
شتێکی مدرن و پێشکەوتوتە بێ بەڵێ دەبێتە ئاوای سەرچاوێکی داهات نەکەوەکە ڕاستەوخۆ غێر ڕاستەوخۆش مەسە ئەو هەموو گەشتیانە کە دێن یەک لەو شوێنانە کە پێیان باشە بچن سەردان بکەن مۆزەخانەیە و تاکو ئێستاش نەکرایتە ئەوە لەگەل دەستەی گەشتگوزار و بەڕێوەبەتی گشتی گەشتگوزارش قسەمان کردیە کە ئێمە گەشتیارەکان ئەو تووڕانەی کە دێن بۆ سەردان وانە دێنە کوردستان ئەوانش بێنە مۆزەخانە هەندێکیان دێن بەڵام نەکرایتە ئەوە کە بڵێن بەرنامەی کاری ئەوانە بەڵام ئەوە لە بەرنامەدا لەسەر گفتگو ئەوە باشە تا ئێستا زۆر شوێنەوارمان هەیە لە هەرێمی کوردستان لە ناوچە جیاجیاکان هیچیان بوونەتە سەرچاوەیەک وەکو داهات بۆ گەشت و گوزار یاخود بچێتە چوارچێوەیەوەی کە چۆن لە ڕێگەی گەشت و گوزارەوە داهاتێک بگەڕێتەوە بۆ خەزێنەی حکوومەت و دواتر بەکار بهێنرێتەوە لە خزمەتیە لە هەندێک شوێن کراوە بەس ئەو وەکو پارێزگا هەولێر کێ سنووری منە مەخسای لەسا بکەم هەتا ئێستا بۆ شێوەیەنەوە بەڵام لە ئەستا لە دهۆک هەندێک شوێنەیە ئێستا کرایتە گەشتیاری بیتاقشتی وەردەگیرێ خۆی ئێستا ئەمە باشتەچی دی باز بکەم لێرە ئەمە جگە لەوەی کە ئێمە لەو بوارەیش دەکەین ئێمە بوارەکانی تریشمان وەکو هەڵکۆڵینی شوێنەواری ئێستا لە سنووری پارێزگا هەولێر چەند مانگێک پێش ئێستا 4 تیمی بیانی هاتن ئیشی هەڵکۆڵینمان ئەنجامدا ئێستا کە من لێرەم 3 تیمی تر ئەوە دەست بەکار بوونە لە سنووری پارێزگا هەولێر بەگشتی ئێمە زیاتر لە 12 زانکۆی بیانی هەموو ساڵدن لێرە هەڵکۆڵینی شوێنەواری ئەنجامدان لەسەر پارەی خوان و بودجایکی زۆری سەرف دەکەن ینی داهاتەکانی مە شەرت نییە ڕاستەوخۆبی ئێستا زۆر کەسێ مثلا سوودمەند دەبی کرێکارەوە یعنی لە هەموو گوندێک لەوانە هەتا بیسی لە هەر تیمە ڕۆژانە بیسی بڵێن کرێکار لەگەڵمان ئیش بکەن کە سوودێکی باش بە بۆ ئەو خەڵکەیەکە لەو گوندەیە وەکو دەستی کار وەکو دەستی کار بەڵێ ینی داهاتەکانمان غیر مباشرن هەندێک جار ئەمە ڕاستەوخۆ نییە لەبەر چی مثلەن ئێستا گەشتیارێک لە دەرەوە دێ پارێکی زۆر سەرف دەکە ئەگەر بوارێکی هوەری و بڵێن کللتوری و بڵێن شوێنەواری نەبی بچی سەردان بکێت تەوان ئەوەش نەخسەکە بۆەوە ینی ئێمە کە دێن لەو بوارەوە خزمەت گوزاری پێشکەشی بە گەشتیاران بکەین ئەگەر داهاتێکی کەمیشەبی بەڵام لە ڕۆیەکی دیوە داهات زیاد دەبی بۆ هەرێمی کوردستان بۆیە دەبی زیاتر ئیش لەسەر بواری بەگەشتیاریکردنی ناوچە شوێنەواریەکان بکەین ئێمە قەڵاتی هەولێرمان هەیە لێرە لە هەولێرێ بەڵام نۆژەنکردنەوەی هێشتا تەواو نەبووە ئەگەر نۆژەنکردنەوەی تەواو ببی دەبیتە سەرچاوی داهاتێکی یەکجار زۆر بۆ هەولێر بە تایبەت باشە لە ناو هەولێر و لە دەرەوەی هەولێر چەند ناوچەی شوێنەواری هەیە کە گەشتیار بتوانێت سەردانی بکە و ببێ ئایا ئەو ڕێژەی کە هەیە توانی وتانە سوودی لێ ببینن هەم لە ڕووی گەشتیاریەوە لە ڕاکێشانی گەشتیاروە هەم لە ڕووی مادیشەوە بتوانن خزمەتێک بە بواری گەشت و گوزار بکات ئێمە لە سنووری پارێزگا هەولێر ئەو شوێنەوارانە کە هەیتمان زۆر بەیان گردی شوێنەوارین ینی تیمێکی زانکۆ هاروارد ئێستا کە خەریکی مەسحی شوێنەوارین منیش ئەندام لەو تیمە ینی وەکو بەڕێوەبەری هاوبەشین لەگەڵ پرۆفسۆر جەیسن ئۆر ئێستا مەسحی شوێنەواری هەولێر کە ماوەی 12 ساڵ لە زیاتر ئەمە ئیش دەکەین ساڵانە وەرزێک دێن بۆ ئیشکردن تۆماری هەموو ناوچە شوێنەوارەکان بە سیستماتیک بە شێوازی نوێ سوودوەرگرتن لە درۆن لە تەقەنیاتی پێشکەوتوو لە GPS-ەکانی زۆر مدرن کە دقیق شوێنەکان هەموو تۆمار دەکەن ئێمە کەتەلۆکی هەموو ناوچە شوێنەوارەکانی سنووری دەوروبەری شاری هەولێر نەک بڵێن شوێنەکانی تر ئەوەی کە ئیپاس ئێمە دەیکەن لە پرۆژەی مەسحی شوێنەواری دەشتی هەولێر هەتا ئێستا 750 ناوچەی شوێنەواریمان تۆمار کردیە زیاتر لە 750 ئەوە بەردەوامیشین گرنگێکی یەکجار زۆری هەیە لەبەرەوەی ئێستا ناوبانگێکی زۆری دەرکردیە ئەو دەشتی دەوروبەری هەولێر لە هەبوونی ناوچە شوێنەواری کە چڕی ناوچە شوێنەواریەکان ئەوەندە زۆرن دەتوان بڵێن لە کیلومترێک ئەوەی چوارگۆشە یەک ناوچەی شوێنەواری هەیە کە ئەوە زۆر شەکی دەگمان نییە لە دەوروبەری لە هیچ وڵاتێکی ئێستا ئەوهانیە کە ئەوەندە ناوچەی شوێنەواری لێبی لە مەساحەیەکی کەم بۆیە ئێمە
تاکید لەسەرەوە دەکەینەوە کە بە زووترین کات ئەوانە هەمووی خەڵکێکش قەرەبوو بکرێتەوە ئەو شوێنانە ئەعلانی شوێنەوارێتی بۆ بکرێت لە وەقعی کوردستانی بۆیە کە بتوانین باشتر بیپارێزین لەبەرەوەی هەتا ئێستا هەندێک ڕێکاری یاسایی بۆ ئەو ناوچە شوێنەواریان نەکرا. باشە پێویستی بەچێ بۆ ڕێکخستنەوەی ئەو شوێنەوارانە کە باسێکێڵی نزیکەی 600 ناوچە و شوێنەوار هەیە ئەمانە پێویستیان بە ڕێکخستنەوەیە پێویستیان بە ئیدارەدانێکی بەردەوامە چیتان کردووە بۆ ئەوە ئەوەی کە ئێستا ئێمە دەکەین لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران خۆشبەختانە هەرچی پێشنیار و ڕێنەمایی کە ئێمە داوامان کردێ بەنسبەت ناوچە شوێنەوارەکان بکرێ پەسەند کراوە و گەشتاندنی بۆ کراوە بۆ هەموو وزارەتەکانی تریش بۆ هەموو دام و دەستگاکانی تر کە ئاگاداری ناوچە شوێنەواریەکان بن بەبێ دایرەی شوێنەوار بەبێ بەڕێوەبەراتی شوێنەوارەکان هیچ پرۆژەیەک مۆڵەتی پێ نەدرێ یعنی دەبی هەموو پرۆژەکان بێن و ئێمە وەکو تیمەکانی ئێمە بچین سەردانی شوێنەکە بکەن کە دڵنیا بنەوە لە کە شوێنەوار تێک نەچی لەبەرەوەی بست بە بستەوە خاکە هەموو شوێنەوارە کە لەوانەیە لە ڕوویەکەوە ئاستەنگ هەبی بۆ خەڵک و بۆ جێبەجێکردنی پرۆژەکانەوانە بەڵام ئێمە بە هەموو شێوەیەک ئێمە هاوکارین بۆ کە هەم پرۆژەکان ئەنجام بدرێن هەم شوێنەواریش بپارێزرێ بۆ نمونە لە ناو سنتەری شار چەند شوێنێکی شوێنەواری هەبوو کە لە بن بیناوانە بۆ ئێمە ئێستا هەلا ژێرزەمینی ئەو بینانە ئەو شوێنەوارانەمان پاراستووە یعنی خاوەن ملکەکانمان ئەوە ئیجبار کردوتە دەبی ئەو شوێنەواریە لە ژێر بیناکەی ببینی کە هەر کاتێک ئێمە بمانەوە یان گەشتیارە وەختێک لە داهاتوودا بتوانین سەردان بکە وەکو ئەو کارێزێکە لە بەرامبەر وزارەتی دەرکی وزارەتی شارەوانی بانقەکە لە ژێرزەمینی ئەو بینایە کارێزێکە بە کەرپوش دروستکرا ئەو بەشەی پارێزراوە غورفەیەکی تری وەکو بڵێن گۆڕێکی سەردەمی ئاشووری هەیە لە گەڕێکی عراب ئێمە ئێستا غورفەیەکمان بۆ کردووە و پارێزراوە لەوانەیە ئێستا نەمانتوانی بە درست بیکەینە شوێنێکی گەشتیاری لەبەرەوەی هەندێک ئیمکانات توشتی دەیە بەڵام لە داهاتوو ئەو ئاسارانە کە لە ژێر خۆڵش لە ژێر عەردمان هەیە لە ناو سنتەری شار ئەوانەش دەکرێن بکرێنە شوێنە گەشتیاری خەڵک بێ سوودی لێ ببینی لە بەرامبەر مزگەفتی چۆلیش لەوێژ لە بینایکی بازرگانی دروستیرا گۆڕێکی سەردەمی ئاشووری وەسیت ئەویش لەوێ هەیە لە کە بە کەرپوش دروستیرا و غورفەیەکە و تابوتی تێدا ئەویش پارێزراوە ئەوەش پارێزرا باشە بەڕێز بابەکر زۆر جار شوێنەکانە بینین زۆر کەلەپوریە کوردیە یاخود بڵین مێژوێکی زۆر دێرینی هەیە بە تایبەت خانووی کۆن هەیە لە گەڕەکە کۆنەکان لە تێراوە ئەمانە وەکو مۆرکێکی هەولێری لێ هاتووە یاخود بۆ شارێکی دیکە تایبەتمەند دەبێت تا چەند ئێوە گرنگیە دەن بەو شوێنانە مانەوەیان لە ڕووی شوێنەوار و کەلەپوریەوە نەکرێتە بینای بازرگانی نەکرێتە شوێنی مۆدێرن بەشی ئەوەش هەبێت بەڵام لەگەڵەوەدا پاراستنی و شوێنانەتان گرتوتە بەرچاو ئەوە لە پێش 2010 لەلایەن زانکۆیەکی ئیتالیەوە تیمێکی ئیتالیەوە ماستەرپلانی ئەو سەگەڕەکە دانراوە یعنی بەرنامە و هەموو ڕێکارەکان کە چۆن تەعامل لە نێو سەگەڕەکە بێ هەمووی لەوێ ئاماژە پێکراوە لە هەندێک شوێن خاوەن مڵک دەتوانێت تێک بدا دەتوانێت بینای نوێ دروست بکە بەڵام لە ژێر ئیشرافی شوێنەوار و ئەو لەژنە بە فەرزۆنەکە لە پارێزگا هەولێر و لە بەڕێوەبەرات سەرۆکاتی شارەوانی و شارەوانیەکان ئەو شارەوانی یەک لە سووری ناوەندی شار دیاری کراوە ئەو لەژنەیە دەبی بە پێ ڕێنەمای ئەوانە ئیش بکەن ینی دەرەوەی بیناکە دەبی بە کەرپوچ و بە هەندێک مەوادی ئەوەی نوێ نەبی دەبی بە مەوادی کۆمبی ینی پێشان بدەکە و بینانە کۆنن و هەروەها لە هەندێک شوێن بوان نییە ژێرزەمین لێ بدەن بڵێن کۆگا لێ بدەن لە بۆ بیناکە لە هەندێک شوێنیش بوان هەیە و ینی بەرنامەیەکی دانراوە خەڵک وە دەزانێت هەندێک جار دەبینی بینایەک تێک دەدرێ دەکرێتە گەڕاجوانە وە فکر دەکەن لەوان نەشە هەندێکیش بە بپرس ئەو شانە کرابی هەندێک کەسی تێکدەریش هەبی کە ئەو شانە تێک درابی بەڵام دەدرێنە دادگاوانە ئیجرایەتی یاسایان لەجێ دەکرێت بەڵام ئێمە نگرانی ئەوە نیە کە ئەو بینانە لەبەرەوەی پرۆسی استیملاکی تەواو نەبووە و
زۆربیان خەریکە دەڕوخێنەوانە ئێمە وەکو لایەنی شوێنەوار ینی بەڕاستی نیگەرانی ئەوە نیە کە دەبی زووترین کات ئیشی بۆ بکرێ و ئێمە داوامان کردو لە وزارەتی شارەوانی گەشت و گوزار کە ئەو بینانەی کە بە ناوی سەرۆکاتی شارەوانی یان بە ناوی گەشت و گوزار وەخت کاتی خۆی تەمبیل کراوە بە ناوی شوێنەوارەوە بکرێ کە ئێمە وەکو شوێنەوار بتوانین ئیشی بۆ بکەین بتوانین پرۆژە و پلانی بۆ دابنین لەبەرەوەی هەتا ئێستا سەرپەرشتیەوە لە ڕاستەخۆ لەژێر ئیدارەی منیە ڕاستە ئێمە ئەندامین لەو لژنەیە بەڵام وەکو بڵین بە ناوی من نەکراوانەوە بۆیە ئێمە ناتوانین پرۆژە و شتی تەقدیم بکەین ئێمە وەکو شوێنەوار بۆیە داوامان کردووە بە نووسراو کە بە ناوی شوێنەوارە تەمبلیغ بکرێن هیوادارم ئەویشش بکرێ ئینشاءڵڵا. بەڕێز بابەکر نادر بابەکر سپاس وەکو بەڕێوەبەری شوێنەوار و کەلەپوری هەولێر ئەمڕۆ لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت بە هیوای سەرکەوتن بەردەوامی بۆ ئێوەش سپاسی ئێوەش دەکەم مەمنون دەستان زۆر سپاس.